بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست، من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پایتەختی هەرێمی کوردستان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە. تەوەری ئەمڕۆمان باز لە دیاردەیەک دەکەین کە لە هەرێمی کوردستان زۆرە، ئەویش دیاردەی کوشتنە یاخود خۆکوشتن. بابزانین بۆچی دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستان زۆرە، ئەی ڕۆڵی دادگاکان چی بووە؟ من سەرنجی هاوڵاتیان وەردەگرم بابزانم بۆچی خەڵک کاتێک کەسێکی لێ دەکوژرێت پەنا بۆ دادگا نابات، بەشێکیان هەوڵی تۆڵەکردنەوە دەدەن. من سەرنجی بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێر وەردەگرم، بابزانم قسەی وان چییە، لەگەڵمان نابن. لەسەر نەبوون یەکتری دەکوژن خەڵک گۆڕایە بەعام گۆڕایە قەدیم یعنی ئەو شتانە نەبوو لە جێیەکی یەک دەکوژرا ئەو منتقەیە دەتاسا. بەڕاستی ئێستا یعنی کوشتن گەلە زۆر بووە، مەشاکلی عائیلی زۆر بووە، دەبینی جیران لەگە جیران تەواو نییە، مشکلە گەلک زۆر ئێستا. مامەجان دەپرسم لە ئێستادا دیاردەی کوشتن زۆر بووە، هۆکارەکانی چییە؟ والله جانەکەم یەکەم چشت هۆکاری ئەو مۆبایلەیە. بۆ ئەو مۆبایلە لەبەر ئەوەی ملەتی بەباشی ئیستعمال ناکە، یعنی بە شێوەیەکی وا ئیستعمال ئەکاتن کەوانیە، یعنی دەگەر ملەتی منە گونجێ، یعنی خەڵک بەخرا بەکاری دێنێ. والله زۆری نەک هەموو ئێشی وچی مەسەلەن بەس قورعان خوێندنە لەوەی لەو مۆبایلەی بەس گەنج هەیە ڕێ شوێنی من ناگری وایە چی پێ دەکا بۆ مۆبایلێس دەکا؟ والله ئەوەی هەیە طبعا خراپی استعمال ئەکات و تەماشەی یعنی فلیمی ناشەرعی و شتانە ئەکات و لەبەر ئەوەی ئەو ملەتە هەندۆکە لایدایە لە ڕێگا. چی دیکە بە هۆکار دەزانی بۆ زۆربوونی دیاردەی کوشتن؟ یەک لەوانە سیلاع زۆر بوون لە ماڵن، سیلاع زۆرە و هەروەها ئەبینی ئێستاکە گەنجی ئێستاکە ئەگە کچ ئەگە کوڕا زۆری بەگوێی داکوباوی خۆی ناجوولێتەوە، ڕێوەشێنی خۆیەگرێ ڕێوەشێنی داکوباوی خۆی ناگریتن، ڕەنگە تووڕەبی و دەست کاتە سیلاعەکەی. طبعا لە پێ ینی چەند کەس هەبوو ینی کچ کوڕ خۆی کوشتیا هەبە بە سیلاحی ماری خۆی. باشە چۆن دەتوانین ئەو دیاردەیە کەم بکەینەوە؟ دیاردەی کوشتن، خۆ کوشتن؟ والله ئەوە
ئەوە چیتە سەر دەسەڵاتی هەموو ئیشەشی بکاتن باشە دەسەڵات چی بکە؟ والله سیلاعی بکەم کاتەوە ئەوە ئیجازەی نەبی لە ماڵی هەرگری واتە ئەو چەکانەی کە بێمۆڵەتن لە خەڵک وەربگیرێتەوە؟ طبعا يعني مثل منداری ئەو هاانە تێگەیشتی سیلاع لە ماری بتن ئەزانی سیلاع کوی استعمال لەکردن تووڕەبی لە خۆیدا دەپرسم لە گەنجێکی وەکو تۆ بەڕای تۆ بە بۆ چووی تۆ بۆچی دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات کوشتن ئەزانی چییە هەمووی عبالی لەمە ئەم حکوومەتەیە کە تو سەرەکە ئیش نییە کار نییە کەسابەت نییە حکوومەتەکە مەعاش بە جوانی نادا خۆی مشکلە چیە مشکلە لە بێپارەی مشکلەی کۆمەڵاتیەوە کە دروستە بێ کە تو حکوومەت پارێنەدا عبالی لەمە ئەو حکوومەتەیە کە کوشتن بڕین ئەم مۆبایل و ئەم ئەتەرنێت و فەیسبووکەیە هەمووی تێکدا و تۆ سەرەکەی فەرمە کابراایە کە گەنجەکە لەگە ئافرێتەکە کە کۆمەڵە قسەی بووە کە ئەڵێ ئاوامەوە لای خۆی هینەکە ئەلە کاکە من دەوڵەمەنە من مەزعمە کە ئەو شتانە دوورە لە ڕاستیەوە کە سەرەکە کابرا هیچی شێکی نییە کارێکی نییە کابرا بانی مارەی ژنە بڕێ یان کۆمەڵە درۆ دەلەسەی بووەکە مەجبورە بانی پەنابەرێ بۆ محکەمە تەلاقیدا کە تو ئەڵێ کوشتن کاکەگیان کابرا فەرمەوە لە چەمچەماڵە شوێ خەڵکی کوشتووە شوێ یەک عیلەیەکی تاوا کردە بابەگەم من لە جێ حکوومەت من دیێنمە لای ئەم قڵایە لە پێچ ئەم خەڵکە لە سێدارەیە دەم ئەم تاوانانە هەموو عبالی لە من حکوومەتە تۆ پێت باشە کەسێک کە تاوانی کوشتن ئەنجام دەدا بکوژرێتەوە لە بکوژێتەوە لە پێچ ئەو خەڵکەین گرا ئەگەر بێت ئەوە بکوشێتەوە ئیتر جارێتر ئەم کۆمەڵە مشکل لە شتانە ڕوو ناداتەوە زۆربوونی هۆکارەکانی کوشتن بۆچی دەگەڕێنیەوە سەرەتا بە ناوی خۆی گەورە میێرەوان زۆر سپاس بۆ بەڕێستان تەوەرەکەتان جێگەی خۆشحاڵیە بەڕاستی بەڕێی من دیاردەی کوشتن لەو سەردەمەدەوە هۆکاری سەرەکی بێدینی و بێ ئیمانیە لەخوا نەترسیەوە لەبەر چێ من ئەگەر لەخوا ترسام ناتوانم شەقاوە غەڵەت باوم بەڵام ئەگەر لەخوا نەترسام دەتوانم هەموو شتێک بکەم واتە تۆ مەبەستەوەی ئەو کەسانێک کە خەڵک دەکوژن خوانە ناسن هۆکار زۆرە بەڵام بە دەرەجەیەک من ئەگەر هۆکارەکە بەعرزی جەلا بکەم گەنجێ لەو گۆڕە خۆی دەکوژی هەر هۆکارێک بی تو قەرزاری تو بێ ماڵی تو بێ یعنی هەر هۆکارێک بی مامەکان ئەوە ناگەێن تو بچی خۆت بکوژی ئەوە حەلی کێشەکەی تو ناکە بەڵکو ماڵت کاوەڕ دەبی لەو سەری لە قیامەتیش تو دەبێ قاتیلی نەفسی خۆت ئەمە پێش هەموو شتێک مسلمانین مرۆڤین ئینسانی تو کە خۆت کوشت قاتیلی نەفسی خۆتی قاتیلیش گەورەترین سزای هەیە لەبەرچی خۆت دەکوژی تو ئەگەر ژیانەی بێزارم خۆشیم نەدیتیا باش گەنجێکی وەکو تو ژنە نینایە لەبەرچی بێزاری هۆکار چیە دەستت کورتەمادی ئەدی ئەوە ژیان هەروە بووە ناکری هەموو کەس دەوڵەمەند بی ئەگەر ئەوە هۆکاربی بۆ خۆ کوشتن و ئینتیحار بوون لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه و سلم تاکو ئێستا تا ئەو ڕۆژە دنیاش خرا دەبی ژیان وایە دنیا وایە بەبێ فەقیر ناڕوا بەڕێوە بەبێ دەوڵەمەندیش نابێ تێکەڵە کو نێرومێ هەیە خوای گەورە دانایە بە هەمان شێوە دەوڵەمەند و فەقیریشی دانایە ژیان بەبێ فەقیر ناڕوا بەبێ دەوڵەمەندیش ناڕوا باشە چی دیکە بە هۆکار دەزانی هۆکارەکانی دیکە چین بەڕای جەنابەت بە خودای ئەمن یەکەم هۆکار وەچی پێتم گوت هۆکاری سەرەکی مەزدەڕەکە ئەوەیە ئینسان بێدینیە زۆربوونی چەک دیاردەی چەک هەڵگرتن چەکی بێمۆڵەت ئەمانە هۆکار نین جانە هۆکارە بەڵام تو ئەگەر چەکی شت نەبێستا هەیە لەسەر بان خۆ فرەدا دەخوارد خۆ بە چەک نییە دەپرسم زۆربوونی دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێنیەوە والله لە ئیسراحاتی خەرک زۆر خەرک مەغرورە با فەقیر بی نانی نەخوا شەوێت تا سبەی فکر لە نەبوونی بکاتەوە هەموو دەقەی سواری سیاری دەبی نازانی چنانە چی بخوا و جا چ دەکا فکر لە ئیشی قۆڕ دەکاتەوە کو فرانی لە ناو بم کو بشتێنمەوە سەری کو یەهانەی بکەم لە حکوومەتیش دەستی دەڕوە ئەگەر دادگا سەروەربی حەقی خۆی وەربگری لۆ من و فەقیر و دەورەمەند و هەمووی وەچیەک بی خەرکی چی لێ نایە واتە تۆ مەبەستەوەی ئەو کەسانێک کە خەڵک دەکوژن دەستیان دەڕوات نا هەبوونە مەغرورە ئیسان فەقیر بی پەنا لە هیچ شتێک نابە چەنچی کەسی نییە یارمەتی بدا ئەگەر بچیدە قوڕی بەسەری دەبی دەکەوتە سزنماری وێران دەبی بەس کابرا دەستی دەڕوا و هەبوونە و چی کرد لۆی دەسە سەرێ و لە هەموو جێچ ئیشی وازە دادگا
بۆ هەمومان وەکو یەک وایە ئەو کەسێک کە خەڵک دەکوژێ دەبێت دادگا سزای بدا بەخوای دەبی دادگا تونبی نابی ئاواوی دەبی دادگا لە هەموو کەسێک بۆچی یەک مسایی بڕواتن وەکو یەک نییە واللهی شلە یعنی دەبی کابرا ئەگەر حەقی ئەعدامی هەیە ئەعدامی کە لۆ دەهێنێەوە ئەگەر بیسارە بیساری لۆ بنووسە لۆ دەچی بە ڕەفتی کەفیل و ئەوانە نیەشتیوەها حەقی خۆی چییە بی دەدەستی و خەرچیش پێی خۆشە هەموو کەس حەقی خۆی وەربگری ئێستا قەدرێک لە من بکری ئەگەر دادگا چم لە نەکا من چ بکەم دەکەێت و بابزان چیز ناکەم چ دەکەم دەبیتە شکری خوای دەکەم دەرم خدایەوە دامە دەست قەدەری تو چی لێ بکەم خەڵکا بۆ دواندوتم دەڵێ ئەگەر من حاڵەتێک وام لێ ڕوودا دادگا تۆڵم بۆ نکاتەوە خۆم تۆڵی خۆم دەکەمەوە ناکرێەوە ناکرێت زەحمەتە من مارم هەیە من دارم هەیە چتم هەیە نامێت نەکەس غەدرم لێ بکە ئەگەر حکوومەت یاسا هەبی لۆ غەدرم لێ بکرێت وایە بەس ئەگەر ئەمن چ بکەم دەسەڵاتم نەبی چ بکەم بەس دادگا دەبی دادوەربی یعنی لۆ فەقیر و دەورەمەند و لۆ زۆربوونی هەمەچەکە بێمەوڵەتا بەو کار نازانی نا ئێستا چەکەم بووە بەس دەکەن ئەوانەی مەغروچیەکان مایە ئەگەر نەکەن چێ کادەورە کەس چەکی پێەیە نییە لە ماڵەکان چەک زۆر نییە بەهابی یعنی چ عیلاقەیەوە چێک ماری خۆیت ئەگەر مشکلەی لە ماری خۆ باشە خەڵک چەچی بۆچیە خەڵکێکی ئاسایی والله ئێستا زور بەکەم مستەقر نەبووە من چ بکەم چەند جار چویمە شەڕی داعشم کردیە لەو گۆڕی چویمە هەر لەو گۆڕ هەموو خەڵکی بە بەڵگە و دەستمێنم کەم چویمە وایە باشە ئێستا بۆ نمونە تو کە چەکت لە ماڵەوەیە خوا نەخواست لەگەڵ یەکێک تووشی دەمەقاڵێ بووی نا ئیشاڵە پەنا لەوەی نابێت پەنا بۆ چەکەکەت نابێت نا بەخواگە فەقیر بم ناوە لە پەنا بەهیچ نابم ئەس کابرا دەورەمەندە و دەستی دەڕۆ ئەرێ وەڵە دەرباو دەرێ کاکەم دەستم هەیە و پشت دەلام هەیە و پشتم هەیەوە نییە ئەوی کە ناوەڵە دوو شەقم تێ دوو شەقی تێ هەردەم وەرەوەندەیەوە زۆربوونی ئەو هەموو کوشتنا ئەو هەموو دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێنیەوە هۆکارەکان زۆر ئەگە باسکەی بەڵام ئەگەر باس بکەین بە هۆکارە ڕئیسەکان باسکەن لە بۆ بەرنامە و کاتێکی دیاری کراوە یەکەم هۆکاری ئەوەی کە خەڵک کوشتن زۆر بە لەو هەرێمە کوردستانی یەکەم ئەو دەسەڵاتەیە چکە هەتا ئێستا نەیتوانێت قانونێک یا محکمەیەکی بێلاین دروستکەوە خاڵی یەکەم کە باز بکەین خاڵی دووەم بەڕاستی هەژاریش دەورێکی زۆری هەیە هەژاری چۆن دەوری هەیە هەژاری ئەو خەڵکە هەژار بۆ خەڵکە موچەنات وەزعەکە کە بەلایەکی دیراکەوتەوە خیانەت زۆر بوو کوشتن زۆر بوو ژن مێردی خۆی دەکوژی ژن مێرد ژنێ خۆی دەکوژی ئەوانەش هۆکار لە فەقیریەوە سەرچاوەدانی لە فەقیریەوە ڕوودەداوە خاڵێکی دی کە بەڕاستی زۆر کاریگەری لەو هەرێمەی و لەو کۆمەلگایمە کرد ئەو فلیمە دووبلاز کراوانەیە بەڕاستی ئەو فلیمە دووبلاز کەلاوانە ماری خەڵکیان تێدا ئەو حکوومەتەش نەیتوانی یاسایە قانونێک دەربکە بۆ ئەو کەناڵانەی کە ئەو فلیمانە دووبلاز دەکەن چکە من خۆمان درامایانەت پێ باش نییە حدرامە هەر باش نییە لە هیچ وڵاتێک لێ دەدرێت لە هیچ وڵاتێک ئەوها بەربەرڵایە هەموو شتێک لێ بدرێت بۆچی لێرە وایە یاسا نییە قانون نییە محکەمە نییە هەرچی تۆ دەڵی لە وڵاتی من تۆ نییە هەرچی باشە لە وڵاتی من تۆدانە ئەوە خۆشە هۆکارەکە بەوەی کە خەڵک وا دەکە خەڵگوا لێ بکەن ئاگیان لە دەسەڵاتەکە نەمینی ئاگان لێ نەمنی ئەوانش بە کەیف خۆیان دزیەکە بکەن هۆکارێکی دی ئەوەیە کە باز بکەین زۆر بوونی چەک هیچ ماڵێک نییە ڕۆچەکی لێ نەبی مچین بێ ئەگە شەڕێک بکێ ئەگە مشکلەیەکە بی بە دوو بۆکس و بە دوو مست و بە دوو چی چارەسەر دەکرێت بەڵام کە کەتە چەک و کە 5-6 نەفەر لێ کوژرا و کابرا بەناو عائیلەکی دەکەوی دووسەیەک لێ دەکوژی بەڕاستی چەک زۆربوونی چەک ئەوەش دیار دەچێت هەموو چەکە زۆرە یاسانیە قانون نییە باشە تو پێ وایە زۆر باسی یاسا و قانونت کرد ئەگەر یاسا ڕۆڵی خۆی بە تەواتی ببینێت پێ وایە ئەو دیاردێکم دەبتەوە دیاردەکەم دەکرێتەوە ئێستا یاسایەک دەربکری کابرا ئەگەر لە ماڵی چەکەی بژێرێ بابرێن ئەو یاسایی کە لە ڕژێمی پێشوو گۆڕ بە گۆرچ و بەعزدا چەند ساڵ حکم دەکات چەند غەرامەی دەکرێت خەڵک کابرا نەدەوێت باتەوە ماڵی بۆز ئێستا کە 180 گەنج وەک دەمانچێت لێ بە پشتەوە دەمانچە تورکیانەوە چ خۆریە ئەگەر یاسا هەبی قانونەکەی بێ و دەمانچە لە چێ دێ خۆ لە ئاسمانۆکی باران بۆمان نابارێنی حتمما کەسێک لەنی دەیفرۆشی و ئێستاکە بە 7,000 بە 6,000 چ دەمانچەشی لە دوێ دەکڕیت باشە ئەو کەسەی کە خەڵک دەکوژێت پێت باشە چ سزایەک بدرێت حکوومەت بە چ جۆرێک بە چ شێوازێک سزای بدا بەس ئەعدامکردن ئەعدامکردن ئەگەر کابرا ئەگەر ئەعدام بکرێ ئەوی بەرامبەریشی هیچ لە بەرامبەرەوەوان نامینێ ئەگەر ئەعدامیش نەکرێت کابرا حکم دەکرێت پاش ماوەچکە حکومەکەی خۆی دەخوا دێتە دەرێ چ چاران دەسوڕێتەوە بەس ئەگەر ئەعدامەکە هەبی بەڕاستی کوشتار کەم دەبی ئێستا لە کوردستان ئەو کەسانەی ئەو تۆمەتبارانەی کە خەڵک دەکوژن بە سزای خۆیان دەگەن ناوەڵە بە سزای خۆیان نادەن ئێستا خاسن ئەوانەی لەسەر مخدرات و ئەوشانەش دەژیرێن بەڕاستی ئەوەش مشکلێکی گەورەیە ئێستا مخدرات بۆی لە هاتیە ینی بووتە شتێکی ئاسای لە ناو خەڵک گەنجی ئێستا ئەوانەی لە عمریان برێن لە
15 و 16 ئەوانەیە زۆر بەکاردێنن ئەوەش ئەو گەنجە کە بێ ئاگابی واناکە پەنا بۆ کوشتن ببە تەبعاان ئەوەی هۆکارەکەی هۆکارە لە بۆ کوشتن ئەوەش بەڕاست چۆن دەتوانین لە نێو کۆمەلگای خۆمان دیاردەی کوشتن کەم بکەینەوە وڵی زەحمەتە تازە زەحمەتە کەم بیتەوە خەڵک بەڕاستی جێناداتە یعنی ئەو حکومە نییە ئێستا حکومی ئیسلام بەکات بێ وەچی زمانی قدیم یعنی زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کاتی زمانی سەحابەکان ئەگەر بکوژرێتەوە دەست بەجێ بکوژرێتەوە ئەو شتانە کەم دەبتەوە زۆر کەم دەبتەوە ئەوانەش ناک زارێ ئەوانەی کە ئەویشانە دەکەن ئەوەی کە خەڵکی دەکوژن بەچی زۆری شتێکیان لە پشتە لێ ویشی دەکەن ئەگەر کەسێکە زەڵامی دەکوژی پیاوی دەکوژی یان ئافرەتی دەکوژی کەسی لە پشتی هەیە هەمووی نا هەیە پشتی هەیە هەیە پشتی هەیە پشتی هەیە ئەگەر نات زەلام کوشتن هەمت هەیە کە زەلامت کوچ حسابکە نەفەر کە دەکوژرێ هەرشی خوای دەلەرزی پرسیارێکی دیکە مامە کاتێک کەسێک لە ماڵەکەی کەسێکی لێ دەکوژرێ ئیتر خۆی پەنا دەبا بۆ سەرچی خۆی و دەیەوێت تۆڵەی خۆی بکاتەوە بۆچی پەنا بۆ تۆڵەکردن دەبا بۆ بە سزای ناگەێنێ بۆ نایدا بە دادگا والله هێزانی چێ بابەجان ئێستاکە ئەو هۆکارانێک کە هەیە مەسەلەن یەک هۆکار لەو هۆکارانش فەقیریە تێگەیشتی بینی کابرا فەقیرە تێگەیشتی نیتی عنی کری خانیش بداتن هەیە چار ئەمرای ناسب سێسا کریخانی لەسەرە لەوانێ یعنی بەو شتە هەربستی یعنی لە نەبوونیان لە هەژاری خۆی دەکوژی خۆی دەکوژی هەیە کوشتیتی کابراە وەزەفیشە خۆی کوشتە باشە خۆ خەڵک خۆ پێشتر ساڵانی ڕابردوو خەڵک هەر هەژار بوو لە نەبوون بوو بەڵام قەت پەنای نەبوو بۆ خۆ کوشتن بۆ ئێستا پەنادەوا بۆ خۆ کوشتن لەبەرەوەی هەموو ڕێگایشی لێگیرەیە سەددا هەمووی سەددا وایە نا کا ژیانیمە بۆ ژیانەوە ئێستا ئێستا ئەمە خۆم کرێت چیمە دوو کرێم قەت کردینە دوو کرێم قەر کردینە تێگەیشتی یعنی ئەو ژیانە و هەروەها سێ نەخۆشم هەبووینە لە مارێ یەکیان سەرەتان زەرژی یەکیان سەرەتانی سینچی کچەکەم کچە چشم سیلی هەبوو کوڕەکەم ناردە ئەڵمانیەش چا نەبوو تێگەیشتی ئایا ئێستا خانیشم لۆ فرۆشت ئێستا کرێت چیمە یعنی ئەگەر ئەمن تەحمل نەکەم لەوانەیە شتێکی لە خۆ بکەم وەس ئەم سەبر و سبورم هەیە نا دەبێ ئارام بگیری نابێ هەرگیز بیر لە خۆ کوشتن بکەوە نارێم سەبر و سبورم هەیە الحەمدولله الحەمدولله خوا ئەوەی کردیە بردیتەوە من یعنی ئیمتیحانی کردیمە تاقیکردنەوەیە بێگومان الحەمدولله شکر ئێستاکە کچەکانیش باشتر بووینە باشە ئەو کەسانەی کە خەڵک دەکوژن پێت باشە چ سزایەک بدرێن سزاکەیان چی بێ یعنی چۆن کاتێک کەسێک دەکوژێ پێت باشە سزاکەی چی بێ عقوبەکەی چ بێ وڵی شەرعی کوشتنە ئەمیش دەگە شەرعی دامە پێت باشە بکوژرێتەوە ئەرێ وەڵڵە ئەرێ وەڵڵە ئەگەر نەکوژرێتەوە هەر کەس گوێش ناداتێ ئەو یەکوژێ و یەکوژێ و یەکوژێ و چی ئێستاکەی بینی لە تۆی گەنج دەپرسم زۆربوونی دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێنیەوە لەبەرەوەی ئێستا هەر کەسی هەر دەچیتەوە دەوڕوتە لە جادەیە سارش جامڕۆشی پێەیە هەرستایە چ دەکاتن دەمانسیش بە قوینتی یەکێک بەجای داڕۆکابرە دەشێت تۆ سەری ڕاک گرم لێدا ئەوە دەگەڕێتەوە سەلایانی حکومەت دەبی پێشببینی خۆی بکە یعنی لەو شتێکە دیاردەی ئەو شتە نەمینێتە حکومەت چی بکە
وڵای حکومە دەبی ئاسانکاری لۆ خەلکی بکە لەبەرەوەی توسپێ دەرێن نعنی تو ئێستا کابرا هەستا دەوروتە کە هەوێ سیلاعی هەیە نە کابرا ئاسایشە نە شورتەیە نە پێشمەرگەیە هەستا لە جادەی دەپەڕیتەوە ترب گولێک بێکە کوێدەنێ شتیوا کو دەبی واتە مەبەستەوەی چەکەکەی بێمۆڵەتە چەکەکەی بێمۆڵەتە بە تاکیید بێمۆڵەتە هەزاران گەنجم دیتی هاتە ئێرکوانە لەو بازار هاتەوە بازاری چەکی پێ بە بێمۆڵەت وە داینا لە سێدانە تو ناتانی هەقسەژەکە نەعشق قسانە بکەیت یعنی هاتیە جلوبەرجی کرێت چی پێ بووە بە تاکیید چەچ پێ بووە بە تاکی چەچی پێ بووە و لەبەر ئەوەش چ پێ دەرن دیایە چاک ئەتولۆ کاتێک پێویست بەکاردی لە کاتێکی پێویست نایە کابراایکی گەنج وچی من ئەم کابراایش کاسم نێرکوانە چەکەکم لە بە پشتیبی باشە لە توی گەنج دەپرسم پێت باشە و کەسانەی کە خەڵک دەکوژن چ سزایەک بدرێن سزاکەیان چبی واللهی سزایەکان ئەوە بیتن نعنی ئەو دیاریدە نەمینێ بە هیچ شێوەیەکی ئەو دیاریدەی نەمینێ لەبەرەوەی کابراایکی من کاسبکار کابراایکی گەنجی ژوچی من کاسبکار بێت دێتە ناو بازاری تەماشا دەکە سیلاعجە بشتیا یعنی ناتانی قسەی لەگە بکەیت لەبەرەوەی ئەتوو کە قسە لەگە دەکەوت دوو من قسەی ڕادشانی دەمانچەکەیە دەمانچەکەش نازانی چێت تورکیا نازانین چیە بۆ کاتێک کەسێک دەکوژێ ئیتر خزمەکانی دۆستەکانی پەنا دەبن بۆ ئەوەی تۆڵی لێ بکەنەوە بۆ نایدەن بە دادگا وڵی بدەن دادگا باشێت تۆری لێ نەکەنەوە لەبەرەوەی ئینسان بەخۆی خوای گەورە دەرێ کولی بەنی ئادەمە لە خەتاوەنیە هەموو سالێک لە ژیان دەغەرە دەکا بەس دەستی کوزیەوە گوناعە بڕاستی لەبەرەوەی ئەتوو یەک نەفەری دەکوزی یعنی هەموو ئینسانت کوست ئەو ئینسانە بزانە یەک نەفەری دەکوزی ئەو ئینسانها هەزانەها نەفەری لێ دەبیتەوە ئەگەر ژم یەکە سەلامبی بینای خوای دەڕوخێنێتەوە کە نەفەری دەکوزی ئەتوو دەکات بینای خوای دەڕوخێنی وانە هەدی ئێستا لە هەرێمی کوردستان کەسێک کە تۆمەتبارەیان کەسێک دەکوژێ سزاکەی چیە چ سزایەک دەدرێت حکومت خۆی داڵدەیەدا حکومت خۆی پشتگیریەکە کابرا مەسئولێکە وەزیرێکە لیوایەکە پشتگیریەکە ئێتر کەس نییە بچێتە نیە کە من فەرم و کابرا چەکی پێەیە یە باشە توینەکەی کاکەگیان فەرم و دیاردەی چەکداری مێلە چەکداری من فەرم و خۆم چەکەمە و دەمانچەی شمێ لە ماڵەوە بانی من مشکلای حکومت چارەسەری ناکە بووم کە من مشکلێک ماچم بۆ دادگا پەنابم گشتی واستەکاریە مەجبورم خۆم تۆڵی خۆم بکەمەوە هیچ کەسێتر تۆڵم ناکات کاتێک کێشەیەکت هەبێ پەنا نابێ بۆ دادگاکان خۆ تۆڵی خۆ دەکەوە خۆم مشکلەی دادگامە بۆ دادگا حەلی بۆم نەکردو چمە بە عشاری حەلم کردووە بڵێ یعنی ئێستا کە تۆ چەکت هەیە لە ماڵەوە خوا نەخواسە تووشی کێشەیەک بی پەنا بۆ چەکەی خۆ دەبەی پەنا بۆ چەکەی خۆم بڵێ بەدەستی خۆم تۆڵاکەم بەدەمای حکومەتیم تۆڵم بکاتەوە باش ئەوە ناکاتە تو زیاتر تووشی کێشە و گیر و گرفت بی یاخر تووشیش بم مەجبورم پەنای بۆ بەرم ئاچم بۆ حکومەت ئەڵێ کاکە فەرمو لە ڕێقانەوە هیچم بۆ ناکا یا من پشتم نییە بەدەستی خۆشم نەبێ تۆڵم بۆ ناکرێتەوە بۆ ئەو کەسانێک کە پشتیان هەیە تۆڵیان بۆ دەکرێتەوە ئەو کەسانی پشتیانەیە بەڵێ کابرا حکومەتە پشتگیریەکە محکەمەیە پشتگیریەکە دادگای ئەچی پشتی کابرای دەسڵاتدارێکدا پشتی من ناگرێ ئێلا بێ بەدەستی خۆمان تۆڵی خۆمان بکەینەوە پێم باش نییە ئەو دیاردەیە زۆربی لە کوردستان ڕۆژ بە ڕۆ خراپتریشە دڵنیا بە ئێستا نیە دوو ڕۆژە خراپتریشە بلێ ئمڕۆ باش ئەو چەکەی کە هەیە واقعا لە بازاری ئازاد چەک هەیە پێت باش نییە حکوومەت دەست بەسەر ئەو چەکانە دابگرێت نەهێڵێت خەڵک مامەڵی پێوە بکات تەنها و کەسانە نەبێت کە مۆڵەتیان هەیە با عەرزی جەناب دەکەم لە هیچ شوێنێکی دنیا سەد ناتوانین بن بڕی چەک بکرێت بەڵام دەتوان ئێستا بۆ نمونە لە شوێنی چەک فرۆشەکان ئەگەر بچێون دەرتەمەشاکەی بەپێی ڕێنمایەکان و بەپێی یاسا چەکردن و فرۆشتنی لەسەرا ناتوانانی هەموو کەسێک بەکەی خۆشێ بەڵام ئەمە بڵێ نێرین ئەوڕۆ لەوانەیە پۆلیسمان زۆرە شۆرتەمان زۆرە وەکو مرور زۆرە وەکو پێشمەرگە زۆرە هەموو چەکدارە ئیدیەوەی یاسایی و قانونیشە یعنی هەموو کەسێک دەتوانێت ئەگەر خۆی ئینتیحار بکە حکومەت ناتوانانی سیتر بیر کاکە ڕاوەستە تو خۆت نەکوژی تەنها ئەوانەی کە خۆیان دەکوژن نامە بەستم ئەو کەسانەیە کە خەڵک دەکوژن چێن ئەوانەیە کە خەڵک دەکوژن بزانێ ئەوانەی کە خەڵک دەکوژن هەیە لەگەڵ ڕێزم لۆ خەڵکی باش هەیە مزریمە هەیە مزریمە خەڵک دەکوژی بەڵام هەیە بە هۆکارێک من فەقیرم من ژنم نییە من ماڵم نییە من هیچم نییە من مەعاشم نییە من نازانم چیم نییە ئەوە بەڕێی من غەڵەتە خۆکوشتن چارەسەری کێشەکەی تو ناکە و بەڵکو ماڵی خۆت کاول دەکەی تو کە کێشەکەت هەیە بە عەرزی جەنابەت دەکەم من یەک شتی دەرێم ئینسان لە ژیانیدا خۆشترین شت کە هەست پێ بکەیت تاموچێژی ئیمانە ئەو کەسەی تاموچێژی ئیمانی چەشتووە ئەو دەزانی چەند بە چێژە ئیمان تو ئەگەر ئیماندار بووی داوا لە هەرچی لەخوا بکەی خوای گەورە لەبۆ جێبەجێ دەکات لەوە دڵنیابە یعنی هەر شتێکی بتەوی خوا دەداتێ مانای ئەوەش نییە تو بەس پارە و سامان و سەروەتت بێ خۆ چێژی ئیمان
ئەو خۆشیی لە چێژی ئیمان وەردەگری لە هیچ شتێکی دنیادا نییە ئەوەی چێشتی دێزانی سوپاس بخوا من ناڵم چێشتیتم بەڵام لەوانەیە هەستەکەم پێکردی خۆشترین چێژی ئیمانە ئەو چێژەی ئەو خۆشەی لە ئیمان دەستت دەکەوێت نە لە ماڵ نە لە سەروەت نە لە خانوبەران لە هیچ شتێک دەستت ناکەوێت ئینسان چێژی ئیمانی چێژ بەسە ئەمەش لێ دیسان دەرێمەوە ئینسان خۆکوشتن دلیل و بەڵگەی یەکەم ئەوەیە ئینسان بێدینی و بێ ئیمانیە بەڕاستی کورتی پێت وایە دادگا ئەگەر ڕۆڵێکی باشی هەبێ ئیتر دیاردەکە کەم دەبێتەوە دادگات چەند تند بی لەسەر ئەو نەوع دیاردەی هێشتا خەرخەر پێی خۆشە کەس نییە پێی خۆش نەبی کابراایکی کوشتێ ئەگەر سزای خۆی وەرنەگری بەسە تو بەری بدەی گوناحت دەگاتەوە غەدر لە من کرد لە هەمووی کرد لە مجتەمەعی کرد کابرا دەبینی ژنی خۆی کوشتیە منداری خۆی کوشتی ئەگە بۆ فایلۆ ژن و منداری خۆی نەبی لۆم نیکو دەبی ئەم لە عاسمانە قوت دەدا وایان نە دەبی ئەوە حەقی خۆی وەرگری بۆچی ئێستا ئەو دیاردەیە زۆرە بۆ نمونە پیا و ئافرەتەکەی خۆی دەکوژێیان ئافرەتەکە پیاوەکەی خۆی دەکوژێ زاران ئەو شتانە هەبوو نەبووە شتانە نەبوو ئەم لە تەلەڤیزیۆنە فیلم و ملیمانە لۆ من تورکی دۆبلازت دۆ دەکا هەمووی درۆ دەلەسەیە ئەوانە مێشتی عالەمیان تێکدا ئەو فلیمانەی دۆبلاز دەکرێت بە هیچ نەوعک نەکرێ باشە هیچ نەوعک یعنی درامانە بەو کار دەزانین هەمووی ئەمن هەموو دەمێ ئەو قسەم کردێ لە ناو ماری خۆشم ئەو گلەیە دەکەم ئەو فلیمە تورکی و هندیەی دەبینم قەلبم پێ تێک دەچی هەمووی تەقلید دەکاتەوە منداری گچکە باسی نازام چ دەکات دوو گیان بوو نازام چی لێ بە دوو کەت ئەوە شتی وا چۆن دەبی هەر لە ئەم ساعت ئەفتی هێوارە دانیشتی من ناو مجتەمەعی باسی دوو گیان و ژنەکە بە دوو کەت و مێردی هەیە و سێ مێردی هەیە و کو دەبی یعنی هەر ژنێک بتی سێ مێردی هەبی کو دەبی ئەوە شتی وا هەیە ئەتکاک علاقەت فلیمەشی لە سعاد یازدەی شەوی بکە خەرمندار نەبینی وایە سعاد ئەفتی هێوارێ وەختی نان دراماکە لۆ پێ دەکە هەمووی فکری لەگۆڕێ هەمووی بە خەیارێکدا دەڕوە یعنی ئەوە کو دەبی فلیمی تورکی و دۆبلاج و مۆبلازی هندی ئەوە گوناحە وەڵڵە گوناح هەموو خەرک تێکچوو بەوەی تێکچوو تەقلید دەکاتەوە تفید دەردەینی ئەوەیە ئەگەر نا هیچ شتێک نییە بە عادەت تەمسیلێکی کوردی بێکە کاکە لەو شارێ هەزار فلیمیان دەری نامە نابینی هەزار ئەخلاق و یعنی ڕێز و خۆش تێدا بوو لە هەولێرە ئێستا من هێوارتە بەس فیلم هندی دەکەم کەواتە ئەو درامانە بۆ ڕێگا خۆشکەرێک بۆ ئەوەی خەڵک یەکتری بکوژی ئەو درامایە زۆر خەتەرە زۆر خەتەرە با حکومەت چاک بدەن ئەو درامانە هەموو تەقلیدە لۆ عالەمێ دەکرد یعنی لە دەوڵەتی خۆی هاتخوا بەس تەمەشاکە ناوان نییە ئەو شتە نییە لە دەوڵەتی خۆی ئەگە وای مانە هیچ یاسایەک لەو حکومەتانە نییە بەس تەمەشا فلیمەکەیکە سەد کەسی دەکوژێتەوە گۆڕێ ئەوڕە دەورەمەند بووە سوێ فەقیر بووە بە سەعاتش دەورەمەتر دەبتەوە ئەوە کو دەبی شتی وایە کاکە لەمە دنیا بە ڕۆژێک دەورەمەندی فەقیر بیەوە سزای ئەو کەسانە چییە کە خەڵک دەکوژن دەبی قانون یەک لاکاتەوە قانونێک محکەمەکی عادل هەبی پێت باشە چی سزایەک بدرێ خوا چی داناوە دووربوون لەو دینە و دووربوون لە بەرنامەی خوار هۆکارێکی دیە خوا چی داناوە بۆەوە لە دین چی گۆترا کابرا کەسێکی کوردی بکوژێتەوە یعنی تو پێت باشە بکوژێتەوە عادی بکوژێتەوە ئەگە جەزاهابی و 4 نەفەر بکوژێتەوە 2 نەفەر لە ناو مەلعەبی بەدارەوە کرێکە کەشتەکە خەڵک ئەوە کێ عالەوە پێت وایە چارەسەرە دی خوا داینایە کەس بتوانێت هەیە بەرنامەی خوارەت کاتەوە خوا دەڵێ کەسی کوش بیکوژێەوە ئەگەر بەقان قەز بوو بەڵام ئەگەر قەزا و قەدەر بوو شتێک لە خەڵکی دەڵێ کە لێرە دواندومە دەڵێتن ئەمنە چەچی خۆم هەیە پەنا بۆ چەچی خۆم دەبم ئەگەر تووشی کێشە بم تۆچی دەڵێ ئەخەوە لە ڕووی ئەوەی کە قانون نییە کە دەزانی من زەلامی بکوشم و بسمە مارە مەسوولێک هەموو حاکمی ئەو کوردستانە بەدوان بێ ناتوانانی من بکری یکابرا چ بکە ڕۆژێک دوو سێویش هەموو هەولی ئەوەیە بۆ سەروەر نییە بۆ هەمووان پێک نییە والله یاسە سەرۆ یاسە لە شێ سەروەرە ناوەڵە یاسە سەروەر نییە واستە سەروەرە یا واستە وەک عارەب گوتی فەوقی یاساشە واستە مەسوولەکە لە پشت بێ ئەسکەی چەند ئەو دیتمەوە لە کوردستان هەیە و خۆشتان ئەو دیاردەیە و بە تایبەتی لە سنووری شاریە لێ زۆر دیوەخان هەیە و بنەماڵە هەیە و زەلام کوژە بڕۆماڵی بەخۆی هەموو شتەی قوربەسەریە و کوردستانی دەورە لێدە ناتوانانی بێت ئەو دیوەخانانەش سەبەبن زۆریش سەبەبن هەموو ئەوەی دەکوژێت دەستە منتیقی سلێمانی و لە سلێمان دەکوژێت منتیقیەوەی ئەوە شتەکە عاشار نەگرە شتەکە خۆمان دەبین شتەکە هەموو خەڵک دەزانیش من و تۆش دەزانی بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆچوونی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر دیاردەی کوشتن بەشێ لە وڵاتیان پێیان وابوو ئەو درامە بیانیانەی کە لە بەشێ لە کەناڵە ڕاگەیاندنەکان پەخش دەکرێت ڕێگا خۆشکەرە بۆ ئەوەی خەڵک تاوانی کوشتن ئەنجام بدات بەشێکی دیکە پێیان وابوو دادگاکان ڕۆڵی وەکو پێویستیان نەبووە لە سزادانی ئەو کەسانەی کە خەڵک دەکوژن بەشێکی دیکە پێیان وابوو دەسەڵات لە پشتی ئەو کەسانەوەیە کە خەڵک دەکوژن بەشێکی دیکەی وڵاتیانیش
پێیان وابوو بەهۆی لاوازی ئیمانەوەیە بەداخەوە لەم هەرێمە ئێمە ڕۆژانە ئێمە گوێمان لێ دەبێت کە کەسێک لەلایەن کەسێکی بەرامبەریەوە کوژراوە هاوسەرێک لەلایەن خێزانەکەیەوە کوژراوە یاخود با پێچەوانەوە من لە تۆی بینەر دەپرسم بۆچی ئەم هەموو کوشتن و کوشتاریە لە هەرێمی کوردستان زۆرە باشە چۆن دەتوانین چارەسەری بکەین و چی دیکە ئەم هەموو تاوانی کوشتنە زۆر نەبێت داتەوەرێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ